ڕێکخراوی سۆمای چاوانێکێکە لە دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لە قیەڵەبجێ ڕێکخراوەکە موچەی مانگەکانی 7 و 8 بەسەر 50 خانەوادە و منداڵانی بێباوکدا کە بڕەکەی 5 ملیۆن دینار بوو دابەش کرد. هاوکاری مانگی 7 و 8 دابەشەکەین کە 5 ملیۆنەکە بەسەر 50 منداڵە و لەگەڵ دوو حەیوان خی گەورە جەزای برایەکمان باتەوە دوو حەیوانی کردووە بە خێر خی گەورە نیەتەکەی بۆ قوبولکە و داواکەی بێنێتە جێ وە سیمینارێکیشمان بۆ بەڕێز مامۆستا هاشم کردووە لەسەر چۆنێتی پەروەردەکردنی منداڵ. بەڕاستی کارێکی زۆر لەسەر شانی ئێمە سوو کردوم هاوکاریە لەبەر ئەوەی کە ئێستا کە موچە نییە کە هیچ مەعاشێک نییە بەڕاستی دەستخۆشیان لەکەین کە ئەو کاریان بۆ ئێمە ئەنجام داوە و هاوکاریمانەکەن زۆر سپاسیانەکەی. دەستگا و ڕێکخراوە خێرخوازەکانی کۆماڵ هەمیشە جێگەی متمانەی کەسانی خێرخواز و سەرمایەدارانن بوونەتە چەتری خێزانە هەژار و خانەوادە بێسەرپەرشتەکان و بوونەتە چەتری خێزانە هەژار و خانەوادە بێسەرپەرشتەکان و مناڵانی بێنازیش کە هەمیشە باوکاریەکان ماڵەکانیان ئاوەدان دەکرێتەوە. سپاسی خواکەین لەسەرەوەی کە کۆمەڵێک ئەندامی دڵسۆز و بەرپرسی ڕێکخراوەکانمان هەیە لە ناو شاری هەڵەبجەیە کە بوونەتە جێی متمانەی خێرخوازان و سەرمایەداران کە لەڕێی ئەم ئەندامە دڵسۆز و دەستپاکانی ئێمەوە خێرخوازان توان خێر و سەدەقەکانیان بگەێنە دەستی ئەو کەسانی کە پێویستیان پێێتی لە چینی هەژاران و بێباوکان و نەخۆشەکان کە لە ناو شاری هەڵەبجەیان. لە سەروبەندی قەیرانی دارایی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و بەردەوامی دابەشنەکردنی موچە لە کاتی خۆیدا گوزەرانی ژمارەیەک لە چین و توێژەکان بەردەوام خراپ بووە. ڕێکخراوە خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لە نێوانیشیاندا سۆمای چاوان بەردەوام موچە و هاوکاریە و توێژانیان کردووە. لەو میانێشدا لە سەراستی کوردستان هەزاران خێزان سوودمەند دەبن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.